ئێستەیەکە بتان بینی لە سێری ئەو مناڵە مؤەدەبانە سێم پەپولانە نازانم من سێ کەرم هەیە لە ماڵەوە شعور نییە شت نییە هیچ شتێک نەماوە لەم ماڵەیە باشە ئێوە بەس تێ بگەم لە ئێوە ڕقتان لە منە ها ئەی بووان پێکەن بلە کوڕم ئەوانەی کە منوتم هیچی گوێ لێبوو نەسیحەتەکان وەڵی باوکە نازانم و تژی داوای لێبوور نەکەم ئەوە شەوەیە لێوان نقوڵێکم فڕێیاوتم زانم چی بەسەرێتە بەیانی ئەوە ئێستا کە سێرم کرد وەڵی مەجموعی مێرولی پێوە بوو بژاردم نزیکەی 200 مێرولی پێوە بوو باشە جاگەر بکرێ بۆم ژێڕیتەوە سەر لە نوێ پورە حەدن نەبێت باشە ئەدەب سزم قسەی بۆکەم مێرولم بۆ بژێرێ آخر قسە چی بوو ئەوەیە عیلم و معریفەتی من آخر بۆیە ئەڵێم ئێوە زوو خاوە سکتان کردوم خەریکە شێت مەکەن کاکە بۆ ئەم لێکەن ها دوژمنایەتیم لەگەڵاکە ئەی بۆ ئەم لێکەن سەبەب باوکە زۆرمان خۆشەویست زۆر کوری خۆشەویستی چی بابێ هەر سوپەری من تانشکانەوە خۆشەویستیە ئەخە زانی چێ باوکە مۆزوعەکە وەڵی ئەوەی ڕاستی بە نامانێ مێنێ بێتە ماڵەوە ئەوەی مۆزوعەکە یە کوڕم ئاخر تۆ تۆزێک بی لە باوتان بکەنەوە گوناهتان نەگار وەڵا خۆ من هەر ئاوا نامێن دوو ڕۆژ دیکە پیرترە بم ئەی نابێ کە پیرێژێ لە پاڵەوە زستانە هەڵە دەرزم لە سەرمایە لە تێبەتانیم پیا بە ئێوەنێمەین باوە یانی بەتانی پیان کوورە بێ ئەدەبینە من شەوی دەکەڕە دێم داتانە پۆشم جارێ ئامە لەگەڵ لە خۆی لوولەکە هەر نازان بەتانێکە لەکوایە باشە ئەجا بۆ یەک حلیگەراگەی بۆ زۆر زیان ناکرد و بیتە لای خۆتەوە چاو لێجا ئاخر لە من ناگەن ئەمەنە مکەسەراتان هەیە ئەمەنە دەردەسەریم نەکبەتیتان هەیە ئەو پورە ئاساشیان ئەو تاڕۆی بەکە هەوون بۆ خوازان لەکوێ وڵای باوە باشترین ئیشمان ئەوە بوو پورە ئاسیامان دەکرد پورە ڕۆڵە ئەدەبێت یابێ ئەوە پورتانە ئەی بۆ ئاکارت ئێوەژم بێنێتە ماڵە باوکە گەورەترین کێشەکان ئاسیە ئاسیا نەبێ خۆ ئاگرێم هیچ عیبێکمان نییە لەگەڵ تۆ شتان بەزوانە ناکرێت بەس ئەو ماڵەکە تێکەیەت پورە پورتانە بۆەوە ئەکەن وەڵا ئاشەمبی لە ئەوەی ئەو بۆ منی کردووە وانیازی هێژنێکم بۆ پیاکە بێەوە هەر ناکرێت باوکە وعد بێ ئەوەی ژنەکە بۆ تەکەم نیش بۆ تەکەم ئەشەبی لە ڕاستەکە کورە بابە ئەرێوە بۆ ئەوە نەبێ مێشکن کورە کوڕم بۆ خاتی خوا بۆواگن کە ئێستا باشە باوکە ئێستا سەلام عەلیکم عەلیکە سەلام هەرچێک مەمناڵی تۆی نامەحرەممان دیانە بێگانەی دیانە ئێستا بە کورت و مختصر چی دەوێتەوە کاکە من ژنمەوێ ئەخ ژنی بۆ چییە ها هێنا بۆچیتە ئەزانی بۆچی من شەرم مەکە بیلێ دەی باوکە مناڵی خۆتی خەریکە عەقڵ مەچێتە سەر عەقڵیە و ئەدەب سزی ئەو شتانە چۆنەوە درێت باشە حورمەت ئەخ باوکە جان پێمان بڵێ بێمەش هاوکار بین داخی ئەمە کە سەیری ئەەکەم کە ئەمە لە دایک بوو هەستی ئای چەقەنەم لێیە ئای چەقەنەم لێیە بۆ کۆڵانیان ڕام بەسانە ڕۆنەمزانی ئەبێت چی بۆ من کرد بێ وەڵڵاهی شومترین ڕۆژ بوو ڕێک یەکەم ڕۆژی دەستپێکردنی شەڕی براکوژی بوو شەڵا هەر لە دایک نەبوویتایە ئەی وەک چەپینکێکە وەڵڵاهی هینەکەی تۆ ئەشەمبیللا ئەوەش هەر خۆشترین ڕۆژ بوو لای من چونکە شەڕی براکوژی ئێتر وەستا تەقەوشت بەڵام هەر تەقەکە وەساجینە زمانەکە لە تەقەکە خەترتر ئێستا بەس تەشیدم باوکە ئەو ڕۆژیکە من لە دایک بووم هێشتا بە تەواتی بلەو نەناسیۆژنە ئەو ناکرد کورە ڕۆڵە ناسینی چی کورە تۆ ژیانی منێ فەوتان باشە کوڕم تۆ بە دوو قاچی شکاوە لە چا عەربانەیە بۆ ئەو عەربانەی لەو سەر و لێژێ بەڕەڵا کرد کوڕم چاوە لێ ئەوە ئاسا باوکێجان سەلام عەلیکم ئەوە پێشتیش بۆ وانیشم وتووە خۆ دەمون جارە فێری نەکردوین نەوە گەیشتە کە سەلامی کرد ئەبێ جوابی سەلامەکەی ئێبە ئێ باش مشتێکی غەڵەتم کرۆ خێڕێتیم کرۆ دزیم کردووە عەزیەتی کەسم ماوە سەیری ئافرەتی گەڕەکەم کردووە خۆت بڵێم مەبەستمە هیچ غەڵەتێکە لە من بینیوە کورە ئەدەب سەر تۆ 120 ڕۆژی معقولە هەردوو دەست بەڕەڵاگەی سەر و لێژیش بوو وەڵڵی باوکە یەکشیشی پێ بڵم خۆ ئاگەلی دارەمەیتم پێ بێ ئاو بەسە سەرەوە بە تاقتێنیاش تەمان تۆ سەیریە ئاو بە تاقتێنە دارەمەیتم بێ یەکێ سەلام کە دارەمەیتەکە فرەم جوابی سەلامەکەی خۆر بەسەر و جەنازەی تۆ هەڵیەگری لەبەرەوە ئێستاش بە عەربانەکە بووم بە هەر شوێنە یەکێ سەلام لەکە هەمان شو دووبارەکەم نەسیحەتی خۆم باوکەژە کورە ژیانی منتان فەوتان کورە ئەرێ بۆوە ئەکەندە تۆزی بیرکەن بۆ خاتی خوا ئەوە پورە ئاسیاشتان تەواو ئەوە تا بەکەی بوون بۆ خوا ئازانێ بۆیە دۆزرێتەوە یان نا وەڵڵا گوناحتانەکە کاکە تۆزی بیر لە خۆتان بکەنەوە هێوان بەزانانی چی باوکەژان باسی پورە ئاسیا مەکە جۆ بگرن یەک دوعاکەم هەوڵتان بڵێن ئامین بۆ خاتری ئەو قورعانە پورە ئاسیا هێنێتەوە ئامین ئاسە کوڕم دەرگایە ئاسە باوکە دەریا بڕۆ بیکەرەوە کەسان ناچن خۆمەچن چاوترێ ماڵەکە و چاوترێ ماڵەکەم یار هەورامە هانی دڵە بۆ چاوتوە هانی بەس ئەدەب سزینە یەک دەقەستی باوکە شتێ بڵێم پۆڕە ناوی خۆ ئاگەرێکە هەڵەسیت و ئاوا و بیرم هەلا خۆمە حەزم لە شاوی سەر چۆبیە هەسەتی ڕاکە دریاکەن بە هەڵەسم هەسەی چەکە بزوڵە بلا باشە
باوکر بە قورئانی مە قەی تۆشمان گرتووە دەبڕۆ نیێرەکەر زۆر ڕداکەی زۆر ئەوە چێ چێ بوو بۆ چلیان نای بۆنە نیاریی باوکە توخوا ئەی چی بۆ ڕۆڵە گورە بوراسی هاتەوە بۆ نەکبەتی خوا بەڕاستی یا خوا بەخێر بێتەوە فتنەی حەوتەوڵات السلام عليكم ئەی بەخێر بێ ئاسیای کاکە خۆشکم یاشانی. یاخوا بەخێر بۆ بێتەوە ئێوە نەبی ئوسوڵت هەڵناسن ئیتر ئەوە علم و معریفەتەکەیانە گورە ساریکی وڵای بەقەدم لەکەمان ناخۆش هاتۆتەوە ئەدەبەت یا بێت بۆ چیەگری بڵێکیان ئەو خوا بلە هەروە بە ڕەحمە و بۆ بەکرەگری گورە بەڕاحمی چی بەکری چی باوکە بە قورئان و ئاژاوەکە ئام پورەمانە خۆ ئاگەلێ هەر ڕۆژۆ ئەفرەتێ بە تۆ ناسێنە بۆ ژنێنان ئەدەب سزینە یاڵە بۆ ئەو دیو کە ئەگەولیە چەند شەیتانن ئەمانە هەستن بۆ ئەو دیو هەستن بۆ ئەو دیو بەخوادارێتیان ئەو نەدرێژ بێ ئەوش نەبوو باوکتان هەرە هێنم شڵی نەیبینیت ئەو دیو یاڵە شەیتانانە دەی چاتان هەستن بۆن دەی دەبڕن ێ باشە دەبڕۆ وەلە وەرخاتر تۆڕم باوکە دەبڕۆ باشە پوراسی منێ توای دەقە باوکی جان یارمەتی پێش دەقەدانی چ شەکرێش کێنێ 5 دقە لا چۆ باشە یەک مثال لە تۆگەم پوراسیە تۆ بەکردبوون بۆ ناچی بەلای بەکرێوانێ ها ئەوی بەکرد بۆ تاکە باوکم بۆ تاکە بەخوا بەکریش بەهۆی ئەو کەس نازانێت چی بەسەر هاتووە ئەدەب سز بۆ ئەو دیو دوو ماڵتان وێران کردووە دەرد ڕۆ دیوە شێتە بە تاواتی عەقڵی تێگاوە کاکەیان ئەمانە چین بە قوربانە چوومە نازانم لە کێ چن ئەرێ ئاسیای خۆشکم هیچ سۆراغی بەکرد نەبوو نەبەخوا کاکە دنیا گەڕاوم دەی بە حیسەتم ئەو پیاوە بێت و گیراوە جا لەسەر چی وەڵا لەسەر درۆ وی کاکە درۆجیجا خەڵک لەسەر درۆ گیرێ ئەزانین چۆن احتیمالە درۆکەی ئەو تەسیراتی هەبێت لەسەر ئەمنی قەومی بێعەقل لە خۆی شتاڵێت گیرابێت نەبەخوا کاکە گەر لەسەر درۆ بووە ئەزانی ئەو کەس نییە درۆ نەکا لەم ڕۆژەیە بەس نازانم چی بەسەر هاتووە تۆ جۆ بگرە ئاسیا واز لە بەکرد بێنە جارێ بەکرد مشکلە نییە ئەڵێم با لەم ڕۆ دەستکەینەوە بە خەباتەکەی خۆمان خەباتی چی کاکە خەباتی ژێرزەمین هین ئەڵم ژێرزەمین خەباتی ژنیەنان گورە کاکەیان من نابێ سوراکێکی بەکرکام ئەوە گەڕام بۆ نەخۆشخانەکانە گەڕام لە مرکزەکە دقینا محاولی هەر بۆکەین بەس کاکە دەزانین چۆن دەتۆ محالە بکە لەگەڵ دکتۆرە دیێرینە بەخوا دکتۆرە ئەو نەتوڕێە هەر بە کەڵکی وەرە تەلەفۆن شتی بۆ بکەین والله هەیە بردین تازە دکتۆرە دیێرین چۆتە ناوەوە ناوەی چی ناو دڵم ناتوانم واز حەزم لێتی باوکەیان تۆ قسەیەکی لەگەڵا بکە بزانە تۆ دێ بالەرمونیان بێت باش نییە بەمەرجێک ئێ ئەبێ تۆش بەکرد بۆ من بدۆزیتەوە باوکەڕ و جا من بەو قاچانەوە چی بدۆزم تۆ دوعاکە من خۆمم لێون نەبێت ئیدە کاکە خۆ گاڵتە نییە هەر منشت بۆ تۆ بکەم تویش بۆ من نەکەی منیش پیاوەکەم دیارنێ دەدانە ساڵی ئێمە تەمەنمانەیە بەیەکەوە ئەزانین چۆن سبەینێ یەک خەتەشم هەیە بۆ مناڵەکان لە مێشکی خۆمایە ئەوە جێبەجێیەکەم و دەزەکەینەوە بە تەلەفۆنکردن بۆ دکتۆرە توش بەکرد بۆ من نەدۆزیتەوە بۆتە تۆزمەوە قابی لەون بێت بەقەدەر گاگە بێت لەکوێ نەبێت کاتەی شەڵاس بینێ خوتەکە و حازرە ئیشەڵڵا قوربانە بم کاکەیە ئای زۆیدا ئێستا چی بکەین نازانم خوتەیەک مەیە ئادی چییە ئادی ئەبێ بەکرد بدۆزینەوە کورە هەستی جان بەکری چی خۆ ئاگای لێ بە شۆرتۆ و پۆلیس و دار و بەر یاک زەلام بەکری بۆ نادۆزرێت یعنی بەکرێ و نەموهیمە هەرەوێ بدۆزرێتەوە کوڕۆکی بابەتەکەی ئەو پلانی کە ئێستا دامراوە بۆتان بەکرە ئی بە قوربان هەموو پلانەکە ڕەتی بە بەکرەوە بێ بەکرد بدۆزرێتەوە بەس قیروسیا بەیان باش گوێ لەو ختەی هەستی بگرین زانی هەڵە چی جواب بدەین با پلانەکە تامەوە باس بکەم باشە ئەوە زۆر مویمە ئێستا کەی جێبەجێکەین ئەو پلانی ئێستا باسە کرد سبەینێ دەست پێکەین ئەوە تەواو با بڕێ یاڵا بڕ قوربانی ئەو دڵە خۆشە و بم کاکەیانەوەش چاکە ئەو چایە دیژەیە دیر لە مەیە وڵا کاکەگیان شیرینە دڵم خۆشە دە باشە یا خوارد دڵخۆش بی بەس کاکە تۆ زانی تۆ بە بێدەنگ هاتیتەوە ئێرە پێشتر دەریان کردی تو کێشەی دنیا هەبوو دەیتر تۆزە دانیش بە خۆداگرە و خۆکۆکەرەوە نابێتراوە بیت چیم کردو دانیشتمەوە تا عادل و یاپل بۆ خۆم بێدەنگ وەڵا کاکەگیان وانە بەخوا چی گەڕەکە گلەی ولێکە ئەوە تا بێ خەڵخانە لەو بەرەوە ئەڵێ من جلم هەڵخستووە سەیری کردوم
ئەوە سوعات خانەڵێ باي باي بۆکرم تو باي باي بۆ کێ باي بايەکە وانە بوو ئەلیکۆپتەرێک بوو تۆزێک نزم بوتم بەش و ساقەکە ببینی ئاوایەکەم کرد ئەو بۆ خۆی تێگەشتم دوای بێ خەڵخان بۆ معلوماتە ئەو حەزی لە منە بەس من حەزم لێ نییە ئەوژنی ئەو دیو دەیتر وایە چی بکەم هەموویانان حەزیان لە تۆیە هەمووی تقریبا ئابەس من بەدڵم نییە کاکێکیانەوانە مێردیان هەیە تۆ نابێ سەیریان بکەیت ئەی تۆ بەتەمانی ژن بێنی ئەیتە سەیری ئەم ئەو نەمەکە باشە دەدەی تۆ واز لەوە بێنە باڵێم بەخوا مناڵەکان ناچن بە هیچ لایەکە ناس دەرەوە و ناڕۆن نییە یەک خەتم داناوە عوسمان جەهەنەمی هەل لەگەڵ وتم هەر هەمووی ڕوات تۆ بەس بەلەم لێ مەکە یەکسەر ئەڕۆکە خەتەکە باوکێ ماڕووین بۆی کوێ بە قوربان وەڵایی ئەچینە بازار ئێتر دوای ئەوەش لەگەڵ لای فیلمێکی سینەماییە زۆر خۆشە باوە حوتەشت خەڵاتی ئۆسکاری هەیە ئەچین سێرێکی لەوەیە دەونی و یانزەی شەو کاتە بینەوە کە پێم خۆشە سەی فیلمەکەن ئەو مەسەری ئۆسکارەوە من بینی من لە هیچ خۆتانی نێ ئەخی کام فیلمێ باوکە تۆ جوزانی فیلم با بینیمە هێنا تۆم و جیری دەوەرە ئەژڵێن بلە سەقەکە ئەڵێن بلە جیێژە ئەخی ئەو قیافەتی ئەوەی سەی تۆم جیری بکەیت ئاواز داوای ژنمالیەکەی مهم ئەوەیە سینەما سیرکەم بۆی موسەقەب دەبڕۆن کە عیبە دوو ڕۆژگە ژن بێنی دانیشی سەی تۆم جیری کرد پارەتان پێ کوڕم خواتان لەگەڵ ئەوە چی بوو باشە خۆ من هیچم نەوت خەتەکەم یەکسەر سەری کرد وەڵی سەر دەرناکەم باشەوە ئەمان ڕۆشتن بەس پێم بڵێ پێیان چی لێکە دیسیۆم بەخوا پێیان لەمیان فیتنەتر و جاسوس کە خەتەکەم و یەکسەر ئەویش باوکە لەگەڵ ڕەفەکان مەچین بۆ فستیڤاڵی ڕەن کە مهمە فیستیڤاڵ مایی پێشکەوتنی ئادەمەکانە ئینسانەکانە باوکە تۆ زانای فستیڤاڵ چییە؟ نەوەڵا بەس بیستومە کەواتێکە شتێ نازانای قسەی لەسەر مەکەم وتە فیستیڤاڵی چییە؟ ڕەنگ هیواتم ڕەنگی بۆرەقنەیەوە نییە سوورێکی مەیدە و شینی ئاسمانی زۆر جوانە بەس تۆ لەبەرێکی ئەو ڕەنگانە دە باشە ئەی یعنی تقریبا ئێوارە دیتەوە یا دوای ئێوارە تاخیرە لەگەڵ کچەکانە بچین نانێ بخۆین تۆ تاخیرە بوو پارە و پێ کچی من پێمە خوان لەگەڵ خوات لەگەڵ مستەفا کاکە من لە یەکشە سەر دەرناکەم هێشتا خەتەکەم بەکارنەیە هەمووی ڕووی خی خوای یعنی چی ئەمڕۆ شەنسمان بەر بووە هەموو شتێ بە ئارەزوی خۆمانە بێ جۆک وەڵام لە دەریانم تۆ بڕە دەریانە دە تۆ بڕە لە دەرگاکە بە کاکە خۆیەتی دە تۆ دیتی درێنە کاکە هاو نادیار نێدار ئەوە شتی هات فەرم کاکە گیان چی بۆ وەڵ جواب بگرێن یەک پرسیارە لێگەی من و هەستی ڕاست و ڕام جوابانێتەوە خاڵە بەکر لە شوێ وەیەوە چەند جارێ؟ کاکە جان تۆ جوابی پرسیارەکەی ئەمە بەرەوانێ کاکە ئەختان چیەوە؟ بەکرچی تۆ بێ بەکەی من برازای بکەرم کەواتە دڵنیای کە خاڵە بەکر لە شوێ خێرا پێمان بوو پێمان لە لەکوێ ما پێتان ناڵێم پێمان ناڵی ناوە. جواب بگرە خەو ئاگەی لەگەڵ ئامەم گرتی لەگەڵ یەک کە لەم لای بەش دانە ڕۆژی ڕێک بە دیارتەوە بن جۆل بگرە یەک داقاسی جۆ لەمەم گرە جاکە کە لەگەشم لای ئەو کاتە ئێتر هەردووکمان زەرەرەگەین تۆ لە تاوارەکەی خۆشم نەسزنم لەبەری پێمان بڵێ نانە ئایلێ کوڕی چاکە ئەخە بە پێتان ناڵێم بەس لای کەس مەڵێم پێتان نایلی وەڵا وا لە لای مامەمە لەکوێ مامە لە لاتێ کام لادێ کاکە جان ئێمە زۆر سپاسی تۆکەین باوە مۆزوعە تەواو بێت یەک خەڵاتی گران بەهات بۆکەم خڵاتی گرانبایکی فلس دە گیرفانمان نییە خۆمان کاکە دەست خۆش بێ بەخۆ زۆر سپاس ئاخ دکتۆرە دێرین ئاخ داخێکە کردوتە دڵمەوە ئای کە حەزم لێتە دکتۆرە چارەیە عیلاجە دەردە ڕوحمێ ئاهی دکتۆرا و چییە کاکە ئەو چییە ئەو دەنگا دەچی بکەم خواوای دەنووس کردم شانسیشم نییە دەنگم خۆشە؟ کوڕەنە وەڵا خۆش نییە کاکە گیان ناخۆشە؟ هەر زۆر کاکە ئەرە چی بکرد ئەو جواب نایەتەوە جواب نایەتەوە بە قورعان عاجزە لێمان بە شەرەفم کاکە گیان چی بەخوا گەرزانی چی ئەو دەی ئێوە حیاتان بردم لە خەستەخانەکە لە دەروی خەستەخانەکە ئێوە کردانم بە پەنگەی شێتان کردم ژە دەوی عیلێکی شێت و شویرن نازام هەر چی لێکەمەوە سەر جاریکەش محاولێکی بۆ کەمەوە واللهی ئەگەر بڵێ شێتن
من رازك من شيتم بس شيتي أوم. ايش قايلك؟ خير كيف؟ وش؟ بێزار کەر و ئیزعاجن ماڵێکی ئیزعاجن شێت و شەبر منیشیان شێت کرد بە خۆیانەوە باجەڕستاوە بێ بەشکم وای لێوێ لە ئەخیرە کەشاڵی لێر باش بس أنت هنا جواباتها مقاميش كبول أمس يجاية. والله جواب نادو توش نيلي كاكي جان بقربانة يكسب يا بنت. بخوا صوت زور ناخوش هل أوليك خلفية رؤى. جيب كاين كاكا. أخيني بلا آخ بلا أما همش تقيدوا يبكني منوا. خليك أول طالما تقي. على ما هتا تلفوني يشكيبو كيتو با مقامي شي خفت برو. يسانو بيبكمو. أبي بوي كيتو جاكو من وقرنا قرني كيتو جوابنا يا تو تشتغل رياوا. نو والله يجمالي كاكي جانو ندم خوشني. صبوحة صبوحة ترن تن 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 ترن تن 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 تن. وش كاكا لبرك على قريلا وتشيا. لا تجيب خفت مزورة. صبوحة. دەبی بڕەوە تەلەفۆن بەڵێ الو جابيه. دكتور جان جا. توني شكور باشي؟ باشم سپاس فەرمونون دكتورة جيانا تو تلفون ابو هالناقري رجالي كم هو مصطد تلفون ما بوتو كردوا بابە ئێوە عیلێکی نەخوێنەوارن شێت و شەبر هەر منتان شێت کردەوە چیەوە مناڵانە دكتورة جيانا ها يك فرستي تلمان بري يك فرستي كهموشتك باش بوا هموشتك بدلي توبي عليت شي هذا ايوا الشيطان نشتان شيت كردو بين هو كاكما بين. دكتورة جان عثمان بقى لقلا. قسكي جنابة ريق تواوا إيما الشيتين. دكتورة والله وبالله وتالله من شيت نبو شيت يان كردم. والله من بير نبو بير يان كردم. بخوا بعقل نبو دكتورة جواني تو بعقلي كردم. والله وبالله راس الروان بيو بلن قيروسيا كل من كر نبو كريان كردم. ئەو تۆ باسی چیەکەیت دكتورة جيان يك فرصتي كمان بري ها كاكم يترني شيت وشي داي تو بوا بخواش كل باش يجبوا درجيكم. كاتوش تكشي تشاك بوتوا اها دكتورة جيان تو يك فرصتي كسيلينيا ما شغل والله هالخوم كاكمين ورا الليرة قصة أكيد حموشتك بدلي توبي ماڵتانی چی بیرمەچێتەوە چیتان بەسەرهێنام ئێوە وەرن بۆ ماڵی ئێمە قلت شي الله ايوه النمالي ايمي رازم. دكتورة جيان او ايمين حر زور ممنونم يي. دكتورة جيان شاوي ايمي بس شاو ايمين بو ايه باش دي خوال لقل خواتان لەگەڵ خوا حافظ خو حافظ خوال لقل بليين اوه كاكا بليين. كاكا مهمة ويا رازي بو طواو ياما اتشين هل آوائي نعم. نعناچ كاكا بعمل خوب قورم وشير اوي هسه اشتكي جوعنا بركتي مش خم بقورم. انا والله دباش. اخي كاكا جان مش تبغى تطلي توبي فيها فيها مشاكل. غم مركة فيها غم مركة مقام شدنا لي طواو نما مقامي تقولاني خوشي وشادية دكتورة جان دكتورة دد ودرمان يا أخي، كل دكتورة يا غم مركة أنا بابا بوبك ومخوضي. قورو بابروي خالة بكر خالة بكر خالة بكر والله يا مو وزعني بقرا والله مهستي باش بمالي وبرايلي شو ببراي خالة بكر وتزعلم تخو برا بابرين كاك بابزن خالة بكر فردا شكر شيلة وشكر لينيا خالة بكر بخوالي لي شنو طواوي تو اخوة باشا خالة بكر خالة بكر يا ولي شوية الله ينسى خالة بكر خالة بكر
بمزانێ ماڵی ئەم برایی لە شوێ ئەم برایەکی گوڵەمە تاکە ئێرە ناویشانەوێت ئەم ناوەیە پیا نەوزی تاقیق لە شوێ داوەتی دیتە خوارە و لە زاڵەکە خاڵە بەکر خۆڵە بەکر لێو بڕۆین لێ ئەستی بەس ئەو پیاوە ئێ بڕۆ باشم بسیارە لەوکەین بەشکم ئەمە خوایە بزانێ کوڕێک شێڵە خۆیت ئێ بەشک ماڵی بەکر بڕۆ، براکەی وەڵام. بەکر بزانێ وەرە بەشکم زانی نەزات ماڵە سلام کاکە علیکم سەلام عەلەیکم هاي عليك ماشي يا ماما. سلام باشا. بخير بني بس ما شاء الله. عفو وڵی بەخێر بێنە. عزیز نەبێ بۆ ماڵی براکەی خاڵە بەکرێ گەڕین برا خاله بكر بەڵێ بوچی تانا وڵی تۆزە ئیشمان بێتی عفو كان بكر چا تا تێگەین بڵم بەکرێ دروست هەی بیشە. کاکە خاڵە بەکریە مێردەکەی ئاسیا خان ئاسیا خان اي ناس بوچی تانا وڵی ئیشمان شمان بێتی پێ اشتغلت من ناكري ئەزانین چێ خاڵە جەنشتەکە تۆزە عیلی شخصی. تایبەتە بۆی نابێ ئەرە وڵا ده من براي او كاكا تۆ بلێ خاڵە بەکری بله بله باوەڕ ناکەم برای خاڵە بەکری بله من نازم تۆزە گومانە بم من انا قماي تشوي كاكا باشە مامەژیان یەک نیشانە هەیە لە خاڵە بەکرا لە جەنابیشتا هەبێت دڵنیام لەوە کە برێوی بلوت معنا نەوەڵ نعم نەوەڵە ئەتخوا یەک دەقە جامانەوە داگری دايرم هاتو جامعنا كم نفر نا نایفرد داگرێ وەڵا خۆیەتی من لە سای هەشتا تاوا دنیام تەواو. برای خاڵ بەس یەک نیشانێکەش هەیە يا دي تامان داوای لێ بوو ناکەم نەیڵێ. خاڵە بەکە زۆر ڕازگوێتی نازم جەنابیشە دڵنیام لەوەچی بالتاكيد بالتاكيد طبعا. الراس قابله برای خاڵە قابله بەکرێ. دیانەیە ناوێت تا اینجا مامی بۆ لای خاڵە بەکرد زۆر زۆر مەمنونی کێشەیەکی ئەمانەی لەگە خاڵە بەکرا باسیکەین تۆزە عیلەیە بس بمرجك جا. نابي لا هیچ کسی قسە بکەن و هیچ کەسێ بزانێ من تۆم بردو بە ماڵی خۆمان مامەژیان قەتعیە. شێوا پێ بڵێم شتێ بچێت سەزاری بلە دڵنیا بەلەوە گڵی بیسێ تو ناو بلێ من بلا. کاکە برایم جا من بۆیە لە سلێمانی هەینامە تۆ لای خۆم نانا بۆ ئەوەی عفو، کەس نەیناسێ. بلا، بلا. کاکە برایم بلا بلا. بلا بلا هەستی. باش کاکە هەستی بەڵێ. باش بەسەر چاو بابڕی مامەژیان بڕێن بەڵێ باش فەرمو بەڵام با پێتان بڵێم نابێ هیچ کەسێ بزانێ وعدمێنێ حیف نەکرد هەڵە قەتعیە، بەقول پێتان شتێک بچێت سەزاری بلە کەس نەیزانێت معلوم. فەرمو فەرمو. جواب گرێت خوا ئاگەریم شەموو فرمون فرمون سلام عليك سلام عليكم ترجع شواني شكون باشي بخير بن شكرا الله يقاتي شباش بوا والله مناعت مني أمرنا يكون بنسم للصيمترية ويكم يجنبهم عثمان نبم مخوا بزاف فرموا بخير بن فرمون بخير بن يا اخوة سلام يا أخوة راس مكرم راوس الطوبي حوزم وهات أي بخير بن سلام بيا أخوة برخصتنا نابي أزانم بوكي تي چای هني توخو چای قهوه هني توخو قهوه توخو نسكافي توخو كابوتشينو توخو أناناس أناناس والزبادي بس بخير بن يا اخوة بس تركاك ما وخص يا أخوة بخير بي صعبت شيء خوتان بخير بن سلام يا أخوة بخير بن يا اخوة ما شاء الله ما شاء الله مالك تاخوشة سپاس خوالت یەکنیا يا أخوة خوش بي بخير بن يا اخوة داوای لێبوردنەکەین لە هەر شتێک لە مناڵەکان ڕوویا بێت لە چای منی بناسە هەمووی بۆ سافەکەم هەمووی بۆ سەڕەکەم ژیانێکی بەختەوەر دکتۆری گیان ئەم جارە لێمان ببوورە فرسەتێکی کەمان بەرەو ئیترتەوە بەڕاستی منتان شێت کرد خۆتان و مناڵەکانیش بە شەرتێ من قەناعەتەکەم ئەبێ مناڵەکان لەگەڵمانە نەژین بەسەر ئەو چاوم هەر بە شەقیان کە بەدەوەیان بەمە ئوتێل خواکاتۆ ڕازی ئەرە وەڵڵا شتێکی کەش چیترە بەو شەرتە نەبێ خانۆکە تاپۆنەکەی بناومۆ نایکەم ئێمەنیش مادەم هاتە سەر مەسەلەی تاپۆ مستحیلە یعنی مستحیلە ئەوە عوسمانە ناسی بابڕین دەخوا حافیزتان بێ خاڵە بەکر بەکێ ئەرە کاکە بۆ ئاور ناتۆ براکە میوانە هاتووە خاڵە بەکر فەردە شەکر چی لەو شەکر کورە من لە تایەوە شارم بەجێش و حەو فرسەقرام کردن لە چۆ دوام کەوتن سلام علیکم
نعليك السلام وبخير نين علم خاله بكر تو ورا درو لي ايش ما بيتا والله هيزني من بيرتها اخي درو ده بقصي خوش فين تو ورا درو نخير نايم يا عيناي درو نعم علم خاله بكر بسياره بكم بله على تو ملازاني نخير نايزاني لا والله هذه هسي اوبر البابا دتق بفولي ورهتي كالنبي ملنا سان ما خنشب دور درو ورا ايش خير ما بيتا تو ورا درو الحكم لله شو جيرم خواردو ورا بيا معرفتي دم نعم سي ما شاء الله يا الله ئێستا ئێوە چیتان لە منەوێ؟ كاري خير ما بيتا بابرنكا وحافظتان بێ يك دقة آسيا آخر والله خو حافظ تابع اشتكت بسلوك السلم ليتك ما يعني صوت طابونة بسوناكي نایکەم كاكا بو موضوع طابك قيل بسير رازيم ئێ كاميرا مش اللي بورشن هنا نشيب كم ئێ بابێنە سەر شار عسەل أما يعني مهمة أما قصية شار عسەل ئەمبەی بۆ تورکیا أخذ بو تركيا دكتوري جان بو تركيا شويني خوشتر هي مثلا اسطنبول ئەی ئەستەمبۆل لەکوێیە لە تورکیایە والحاصل أو مهمة اسطنبول خوشة ئێ تمام ئەبێ قسەی پیاو بێ ئێ ها سيريكا هلا السود سامم هي اي دكتور بابێنە سەر ئاڵتون رحمتي اللي بي انت بزاني بو اعطون شي ما بيكي ئاڵتونەکە ئەتیادی ئەتیادی هەروەکو خەڵک چۆن مارەوەکو شەرعی ئیسلام چۆن ئەڕوات هەر ئەوەنە او خلقه خلقت شون آخر النوزة إنه زي إسبانية لا شريعة على النوزة مسقالك بلا بس هرتشاو هرتو النوزة بس هردو تشاوم زۆر باشە ئەین تەواوی تە پێکاتن أي شوهن دەپێشەوەی هەلەکە بکێشم ئێوارەژی بۆ ماڵی خۆمان بۆ خانووکی کاکم باشە زۆر باشە یەخوا بیرۆستان بێخوایی گەل دەبا ئێمە بڕین نانێکی کاکە ژەخۆین بەیەکەوە ئێوارە باش نییە ئینشەڵڵا. ماسی هینی بۆ کڕم تونەی سەلەمون باشە کاکە گەن تۆ هەستە با بڕین دەباشت من زۆر زۆر خۆش خاڵم دەکەواتە کاکە گەن بەهست بڕین زۆر زۆر خۆش خاڵ یاخەمەلەکە کاکم بەخێر بێن سەر چاو تاقە چاو خۆش بێ یاخوا زۆر خۆش خۆش بە سرم سنتەری تێک چۆ ئێستا کاکەی ساعتێکە منتان دانیشانوە لێرە ئیشی چیتان بە منە پێم بڵێن خاله بكر جان تيوغيانين بو سيادوين بەڵێ انا بيجو تيوغيان برسياري اوه ما سيتي ئەو تۆ تەواوی هەتی بۆ ئاوی تیا تا ماسی تیاوێ باش خاله بكر جان تو ناتي لك شغاني مالي عثمان رزقاريت بيه ئێبا تۆ ناتەوێت لە کێشەکانی ئاسیاوە بۆ عوسمان نەزاتت بێ ئێبا كاكا جان تو ناتي ولا منالقاني عثمان بتابتي لبلي عقل وجيل رزقاري بيه ئێبا انا خاله بكر ما سيتي ابو ئەو تۆ تەواوی هەتی ئەمە چەند جار بڵێ منەڵێم ئاوی تیانە ماسی چی ايه ده باشا علم جن بينا ژن بۆ ئەوەمە خۆشیم لە ژن دیوە تا بچم ژن بێنم تۆ بەجارێکە ژن بێنم کورە با بەخۆم و ئافرەتی وەکو یەک نییە ئێ ڕاستەکە بە قوربان کاکە بەکری برام چەند جار پێم وتی هەر ئەو ڕۆژ پێم وتی ئاسیا مهێنە ئەوە تۆ چەند ساڵە دەربەدەری بەدەست ئاسیاوە ئەمەوێ ژنێکی ڕێک و پێک بێنی بە قسەی ئەوانە بکە ازاين يا خاله بكر انا ما سيتي ابو ئەو تۆ تەواوی هەتی ها پێم نەوتی ماسی تیانە ئاویشی تیانە ايه باشا ازاين يا خاله بكر خود ازاني بو قران وبور اسيا هاتشي كي شغاني او مالي مو ختاي بور اسيا لبروج ني بينو بات رزقاري بيه ئێمەش نەزاتمانە بێ ئەخ باشە ژن چێ بێنم خونچە بێنە خونچە کاگە خونچە فڵچە چییە کورە فڵچە ناڵێم خونچاڵێم خولچە چییە ناناسي خاله بكر ناوەڵە هو عقل ياك بالاي بيويا جسمي شي الرجلي ماسيه جاك بلالو لنجا ارواد جوان اتاشيد مثقف جا توی ناسی منه والله ئەچۆ لە خود قسە والله نشم ئەی تۆی ناسی کورە خونچەی خوشی مام شێرزاد بێ قەزابی ئاها مام شێرزاد هەر ئەمڕۆچی داوایەکەی لێ برنینەوە داك هذا هسي دس بيبقى هلا وي باك ايه باك باكر شيلو شاكيرة باكر فردة شاكيرة هلا لا علم خاله باكر بله ما ستيها بەڵێ پڕە لە ماسی ئەبێ ئەچۆ ئەچۆ بگرن بەگە بابە سۆمی گەشتێنە وا بکە خاله باكر اخي كوت یاوەشێ باشە جۆ بگرن بەکر بلە تۆش
عقلانە دانیشن و پیاوەی دێت ژوورەوە قسەی حەلەق و مەلەقم ناوێ بیکەن تێگەشتی ڕێزی تایبەتی خۆتان بدرێت باشە بەس خوا عزیز نەبێ وڵای لە پێشەوە دابەزینێ دابەزینێکی هەدی تۆ لە دەمی خۆ ناکەی عیب ناکەی ئەی نازانم لە پاسە دانیشت هەرێ بلە چی بوو دیار نەبوو نازانم ئای بەخێر بیتەوە سەلامەت تۆزێ خەریکی نان و ئابوومیان بۆ قازان کاگە حەمە بەخێر بێت قوربانی مامە شێرزادجان چاو باشە حواڵت چۆنە باشن سەحەتان باشە لەگەڵ ئیش و کارە وەزع چۆنە وەڵا لەخوا بەسە باشی گوزەریێنین و کاگەشیان ئاوایە دەی لەخوا بەزیاری خوا بەخێر بێن سەرچاوە کاگە شێرزادجان هاتوونە دەسەر بەڕەکەی جەنابێ تخوا یەک دقە بە هەرمەتی ئەزانی یەک شتی پێ بڵم عاجزمە وەڵی بەم قسەیەدا ڕێک 100% تۆ برەی بەکری بۆ ئەی ماڵاوێ بەسەر بەڕێکی مەسە کۆنکرێت دانیشتی دەمەداخە چیم پێوتی ئەمە یعنی چی کاگە حەمە کاگە شێرزادجان ئەوە هەروە سوحبەتیە حەزی لە سەعرە گشتی وایە سەلامەت بی جا هەر بۆ مناسبەیەوە هاتوینەدا خزمەتی خوشکمە بیتێ بۆ کاکە بەکری برام بەکر چییە؟ بەکر ئەوەی ئەخی کەسە ئەوە تازە لە شار هاتێتەوە بەخێر بێ بەخێر بێخوا بەخێر بێ کاکە بەکر قەیچێکە بەخێر بێخوا سەر چاوم وەڵا لە عادەت و عرف و عادەتی کوردەواریمانە ئەبێ کچ شوبکە و کوڕژن بێن ئازارم نییە کورە و شێ جوانێکی مامە ڕێگەڵی فەلسەفەکانی باوکمە ئەڵڵا تازە بیستمەوە کاگە حەمەم بووەکە بەخوا هەروە سوحبەتیە وا هیواتی ئەوەیە یاخوا بەخێر بێن بەخێر بێن سەرچاوچەش ئازیزە بەڕاستی زۆر ئازیزە لە لای من ئەمنش حەزەکەم بۆ کەسێکی ڕێک و پێک و خانەدانی وەک عیلی ئێوە ببێ بۆ کاکە بەکر بۆ معلوماتیشی پوریشم خێزانێتی ما بەسم یعنی بۆ ئەم سەرسافەش نیکەشی چی لە خۆ قسا ئەوە ئەزانین چی مەبەسم ینی ویستم پورم بێنێت پورم ڕاستنی وتی بێ زەرعکە ئەوی زەرعەکەی نەکرد ئەی بۆ ئەڵێ بۆ لێژنی هەیە ئەوە ئەزانین چی من جازات تۆزە درۆزنم یاخوا بەخێر سەلامەت بێ خۆش بیاخوا مامە شێرە ئەوە دادەخۆن چه دیارێ کوا خونچە هۆ خونچە وەرە بە قوربانم وەرە بەخێر بێن ئای خۆی سەلامەت بی ئای دەسەکانە خۆش بێ خونچە ژا من ناخۆم بە زاوا و بیرچوو بە قوربان کامە زاوا بوو کاکە ئەو پیاوە پاک و تەمیزە شیک پاک و تەمیز ئەوە بە قوربان قژی پێوە نییە کاکە ئەزانین چیە براژن مو زەرور نییە ئەوە توای زەرعیکەی بەس یەک کێشەیە بێ وەزایی دارایی یەک سلفی خاصی بۆ تەرخاکە کاگە حەمە خونچەژان هەروە پاک و تەمیزە دیارە ڕووسور بێ یاخوات هەستن دەی هەستن بۆ هەستن ناڵم پاک و تەمیزە بۆچی هەسین ئێرە شۆمۆ قاستان پیسە باقیەوە قورعانە خاڵە بەکە مەشەم بلا وایە لەم سەر و هەبکە لەو سەر و دەنگمان دەرێ هێناوتە چی هیچ بیری چوو وەڵا خۆم زۆر تەواوم نۆبەی تۆیە وەڵی مامە شێرزاد بەندێکی پێشینانەیە ئەڵە مەنجڵ بە دوای سەر قاباگەڕا ئەمە ڕێک فیتم بۆ یەکتری ئەو جوانکیلە ئەمیش یاخوا پیرۆز گەورە کردی کاکە حەمەی برام حەزەکەم لەگەڵ خونچیا دوو بە دوو دانیشین تۆزیە قسە بکەین ئەجاقی چێکە عیبی چییە نابێ کاکە حەمەجان ئێمە عورف و عادەت ماوانیە چۆن بە تەنیا بچناودی و قسە بکە قسەکەی تەواوە کاکە قسەکەی تەواو کاکە خاڵە بکرێت دنیا زاشتە شەیتان کە کوێ بینەوەنێ شتێ ڕۆیان لەبەری من و هەستی ڕوین لەگەڵیا با لە ژوور مامە شێرەجان عورف و عادەتە مەفروزە ئافرەت و پیاوەکە بە یەکۆ دانیش بۆی لێک تێ بگەن ئاخە نابێ بە تەنیا بن ئەمان یەک عادەتیانێ غەڵەتێ بێ بە حەقی قورآن حتا پێنجدا بەتاڵەکە جانەوەڵا خۆم چم لەگەڵێ یاخوا بەخێر بێن کاکە حەمە زۆر سپاس دەکەم قوربای جان ئیشەڵڵا خێری تیا بێ ئینشاءڵڵا بەس ئاخر ماڵ ئاوا بێ تۆ ناوت چی بوو؟ خاڵا بەکر نانە مەڵێ خاڵە بەکرد بڵێ بەکر ڕوت و قوت و تەواو بەڵام من چە شروط یەکەمە ئەوێت فەرموو شتاتەکان یەکەم شت من ئەمەوێت
هەموو ڕۆژە گوڵم بۆ بێنی چونکە من ئاڵتون و ماڵ و حاڵم هیچ ناوێت. ئەی هاوار ئاڵتون بۆ گرانی ناوێ بەس گوڵێ ئەوە یەکەم تەواو دووەم دووهەم شتیش من نامێ بۆ لە ناخۆش بێ ڕۆمانسی بی و پاک و خاوێن بی. ئەو لەوە هەنا مەزبوطە سێهەم شتیش من ئەزانی چیم هێنمەوێ وەکو عادەت هینی خۆمان ئەبێ دەرمجلی کوردی لە بەرابێ. کوردزانی تۆ نەخونتە گیان شەویش بوون بەجلی کوردی و جامانەوە خەوم بەخۆ دەستی پێکردە دیسا جا خونتە گیان پێشم نەڵی خاڵە بەکرد بڵێ بەکرد بەکرد بەلێ ئەوە چی خاڵە بکرد هەل ئێستا و پور ئاسیا و فرۆش ماڵەوە بێ چەند و نەرمی ئاسەکێ ئێناوە مەبەسمە لەگەڵ باوکمە زۆر بێ ناخۆشە مەبەسم عوسمانی اینجا با بێنە سەرەکی خۆمان ئێستا تۆ بە هەموو مەرجەکان کەوتن مشتێ رازیم تەواو هەر ئەوە نەبوو یعنی ڕازی باسە باچی هەڵ خۆشیان بێنی ئاستر ئاستر بەرە بیرمان چوو بەرون بوکمان هێنا لە دوورەوە بەسەری عوسە سوورەوە بوکمان هێنا لە دوورەوە بەسەری عوسە سوورەوە بوکمان هاتەوایە بە شای و لۆغایان بوکمان هاتەوایە بە شای و لۆغایان هەل هەلە و شادی گەنج و کچی جوایان هەل هەلە و شادی گەنج و کچی جوایە هەلە 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 پیرۆزە هەر ئاوا دڵخۆش بتان بین ئینشەڵڵا. اینجا مامە شێرزادگیان لەسەر ئیزنت ئێمە بێ خاتون خونچەبەری لەگەڵ خۆمان بۆی خانۆکی خاڵە بەکرمان ببینێ. مادەم خونچە گیان ڕازی بوو یاخوا پیرۆزیان بێ فەرمو بڕۆن سەیری خانۆکە بکە. با بڕۆین. هەلە بە شادی و خۆشی بوتماناتەوە. کاکە گیان منیش ئەڕۆم لە خزمەتاوم زۆر سپاست دەکەین ماڵە ئاوا بێ و خوا لە خزمەتی کە من نەکا. یاخوا بەخێر بێن زۆر سپاس بۆ جەنابیشتان کە عیلێکی ئەو باشتان بە ئێمە ناس. زۆر سپاس زۆر سپاس خوافیز بێ سەر چاوان خوافیز. ئەم ئەفو لە چیە کاکە ئازارە هەیە؟ والله ئازاری چی بات ئەی چی؟ داخی ئەم چەتیوە ئێستا بوو هاتەوە بووە زوو هاتەوە ئەم مڵۆزمە چێ باسێ ئێستا بە چی بڵێ لەگەڵ دکتۆرێ هاو؟ واللهی نازانم لە تۆ بۆ بانکە پێە چی پێڵێ؟ بانکە تو بانکە ئێستا شتێکی پێڵم حەلیەکەم ئەگەڵ لە خۆ بێ کاکە. دەدەی پێیان پێیان ئەو لا ئاوەرە باوکە بانکەکە ئاوەرە ئاوەرە چەتیو بەڵێ باوکە ئاشە کچم تۆ نەوە ئەچم بۆ فیستیڤاڵ و ئێوە هەر لەگەڵ ڕەفیقەکانمانە خۆم درەنگێمەوە ئێ باوکە یانێ ئیتر لەگەڵ ڕەفیقەکان زوو تەواو بووین و هاتینەوە. ئاخر بۆ هاتیتەوە بۆ زوو ئەرە هاتیتەوە باوکە تو ئیشت چی بۆی کە من درەنگ بێمەوە؟ وڵا یەکچەکەم ئەلحەقی میوانێکمانێت میوانێکمانێت باشە با میوان بێ بەخێ بەسەر چاو. ئافرم یاخواوەنە عاقڵی بەس کە میوانەکە هات تووشی شۆک نەبیت ها بۆ باوکە میوانەکەمان شێتە؟ بەشێتی چی دکتۆرەیە دکتۆرە دیێرینە یان دکتۆرێکی زۆر کۆنا؟ نەنە ئەوەی کە قاچی منی عملیات کرد بەستی ئەوەیە دێریناوەکە. ئافرە من ئەوم پێخۆشە بە قوربان کە هات طبیعی بێ لا احترامیشی لێ بگرن باوکە ڕۆب لە هاتەوە کاکە مەکە باوکە گیان تۆ ناتوانانی وەرە پێ کجا بخۆم لێگەڵ ماڵ خۆمان فەرموو کاکە بەکرە یاخوا بەخێر بێنەوە سەر چاوە سەلام عەلەیکم. سەر چاوەکەم ئەو بەخێر بی باش حاڵ باشی خونچەخان ئەوە خانۆکەیە. بەکرەمە چییە؟ وەڵی باوکە ژیان ئەوەی ڕاستی بێ ئەوە خونچەخانە هەچەند جوانە ئەڵڵا ئەزانین چی بەکری و ئەمانە نەما ئەو بڵێ بەلی ئەومانە وەڵی باوکە لەگەڵ ڕێز و حورمەتمان ئەوە خونچەخان ئاسەن جوانە ئەوە خێزانە تازەی خاڵە بەکرێ. خونچەخان چی باسی چیەکەی تۆ؟ بەکر؟ یعنی بەکرش نییە ناوەتەوە؟ ئەڕەڵا کاکە چی؟ کاکە وەڵا دانێفت تێم بگەیەنە بلە ئەمە چیە هەر ڕاست پێم بڵێ باوکە ژیان خۆ ناڵێم جارەکە درۆمەگەن وەڵای ئەو خونچەخانە خێزانی خاڵە بکرێ. ینی بەکر وای لێ هاتووە ژن بێنێتەوە ئەرەوەڵا جا هەستی ژیان پێی بڵێ بە ئاینجا خۆتان تێک بۆ دەنێمە بۆ شتێتراتەوە این خونچەخان ئەوە حەدیقەکەیەتی دوو ژووری تریشیە لە ژوورەوە زۆر بەدڵتە بێ. یەک دەقەمادا محەممەد یاخوا بەخێر بێ سەر چاو بەخێر بێ یاخوا چیوە باوکە؟ ئەوە جەڵدەیە بەخێبی هاتوو بۆ من